سڵاوتان لێبێت بە دوواداچوونی ئەم جارەم لەسەر پرسی ئازادیە لە هەرێمی کوردستان. سەرەتای بەرنامەکەشم لە ناحەی شیلادزێ کە بە پایتەختی ناڕەزایەتەکانی سنووری بادینان ناسراوە دەست پێ دەکەم. ئەم ناحەیە لە ساڵەکانی 2016 و 2018 بە شێوەیەکی بەردەوام دژی دواکەوتنی موچە و لێبڕینی موچە خۆپیشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. لەلایەن دانیشتوانی هەرێمی کوردستانەوە بە پایتەختی ناڕەزایەتەکانی سنووری بادینان هەژمار کران. بەڵام ئەم دەستکەوتە بێباج نەبوو. بەشێکی زۆر لە چالاکوانەکانی ڕوبەڕووی هێرش و لێدان و بریندارکردن و دەستگیرکردن و هەڕەشە بوونەوە. لەم بەرنامەماندا تیشک دەخینە سەر ئەو ناڕەزایەتی و ئەو فشارانەی کە لە ئازادی خوازان دەکرێت و دەمانێت بزانیت دەسەڵات چه هەنگاوێکی ناوە بۆ ئەوەی دەنگە ناڕەزایەتەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی بادینان خەفە بکات و خۆشبەختانە سەرکەوتوو نەبووە. لەگەڵماندا بن و چەندین چیرۆکی ڕابردووی چالاکوانان کە بەدەستی هێزە ئەمنیەکانی دەسەڵات تووشی سزا و بریندارکردن و دەستگیرکردبوون بوونەتەوە دەخێنەوە. لەم بەشی بەرنامەکەمدا میوانداری چالاکوانێکی دیاری سنووری بادینانم کردووە لە شیلادزێ کە لە ماوەکانی ڕابردوودا لە زۆرێک لە بزاوتە ناڕەزایەتیەکاندا بەشداری کردووە و تەنانەت ڕووبەڕووی پەلاماردان و بریندارکردن بووەتەوە. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئازادی ڕادەبڕین لە سنوورەکە لەگەڵ جەنابیاندا بکەم. ئەوی بەڕێز کاک عەبدولستار تەمەریە. کاک عەبدولستار، ڕەوشی ئازادی لە سنووری بادینان و شیلادزێ لە چه ئاستێکدا ئێوە لێ ڕازین؟ بسم الله الرحمن الرحیم. دەستپێکی بخێر هاتنەوە بکەین. بخێر هاتن سەرچەوە بستافێ کەناڵی ئاسمانی پەیام، کەناڵی حەقبێش یا ڕازبێش یا بوێر دەستخۆشیەکە تایبەت بە هاتیان کۆین هاتینە ئەوێ داوەرە خۆراگەر یا مەزلوم ڕاستی. حقیقت ڕەوشە ئازادیە ڕادەبرینێ دەوەرە کوردستان بگشتی و تایبەتی دەوەرە بادینان زونا زرد و تایبەتی ترجیل دەوەرە شێرەلزێ ڕاستی وەکو بژێن چاوێکی تایبەتی سەر هەیە چونکە ئەف دەوەرە سروشتی خو و طبیعەتی خو و یەوەسایە وەکو بێژن خەلکی وێ خەلکێکی ئازادی خوازە خەلکێکە حەش ئازادیت کەتەن بەشلایەکی دیڤە هەش دەست پێکە ڕۆڤاگ هاستنە خەلکی دەوەرە شیرازێ گوندێت سنووری بۆ ئەوێ دەوێت لە ساڵە 1978 ڕاستی توشی ظلم و زوریەکە گەلک و زور بووینە. هەش عملیاتێت ئەنفالێ بگرە ساڵە 1978 کۆ چەندین گوندێت دەوەرە نێڕوا و ڕێکان یلوێ دەوەرێ ڕاستی هاتینە ئەنفالکردن هاتینە بێ سەروشینکردن و دەستهەڵاتێ ڕاستی حتا عملیاتێت ئەنفالە وەکو بێژە ڕۆفاتێت ئەڤان کەسا وەگوهێزنە بۆ زێدێ بابوو بە پیرێتواندا ڕاستی زوڵم و زۆری و نەعەدالەتی های کردی. ji ber hindê evê çendê rastî elvê deverê wekû dibêjin redfe'leka taybet bû vî xelkî peyda kiriye ku xelek dijî evê zûlm û zoriyê rastin û wekû dibêjin evê zûlm û zoriyê qebîl nekin bû vê meselê. زۆرترین ستەمەکانی دەسەڵات لە سنووری زۆنی زەردا ئەڵێن دەکەوێتە ئەم منتیقەیەوە لەبەرەوەی سەرجەم ڕەنگ و دەنگەکانی تێدایە و دەنگێکی ناڕازی تێ ئەتوانین پێی بڵێن پایتەختی ناڕەزایەتی بادینان. ئەمە ئایا تا چەند کەس و کارتان بەرنامەکانتان کە چالاکوانەکانن کە هەمان بەرنامە ئێوەیان هەیە لە ناڕەزایەتی و ڕەتکردنەوەی ئەم ستەما تا چەند ڕوبەڕووی فشار و تەنانەت دەستگیرکردنیش بوونەتەوە؟ وەکو شیار ئەvە شدولەوە وەکو بێژن پسیۆرەتە بشین بەرسف بدەن یەکێ حیزبا دەسەڵات ئەلدەڤەرە بادینان تایبەتی وێ بخۆ کەلها خود زانیتن کەلها خۆراگیریە خود بێشتن ئەگەر دەڤەرێدی خۆڕە ئەم نەشی خۆراگرین بیشتن اخیر کلها خوراگیری مال دور و بادینانش به هند براستی ترس و صحمه که گلک و مازن کفت دست دا صلات دا دل دا صلات دا پشتی که خلک ناراضی بادینان رابیا سرخو دیجا به ظلم و زوریا حزب دست حالات کتن براستی حزب دست حالات همیریه که و کد وجه محاوله که حوالا دای دنگ آزادی و منطقه و دوره کپ کتن بدن کتن بس سپاس به خود تعالی خوراگیری اوی خلکی جاف نترسیا اوی خلکی خاصتم تایبتی چالایوانم تایبتی تر فرمانبر و مامستان براستی دوره که گلک مازن پیدا کریه ات خوپیشاندان سال 2016 و 17 و 18 دا براستی دوره که گلک مازن اینای براستی سپاسیا که تایبت یا خلک بادینان و دوره شیرازیت کن
کو وقت بجم جاف نترسی را بین سرخو دجی ظلم و زوریا اوه دا صلات و گندلکار و فاسد و یا خرابکار مامۆستا گیان جەنابەت وەکو چالاکوانێک تا چەند ڕوبەڕووی تەهدید بوونێتەوە بەهۆی بەشداریکردنتان لە خۆپیشاندانەکان. بەڵێ وڵە زۆر جار ئەمێت تووشی ڕەخنێ و تهدیدەوە بووی چونکی ئەم هەمی ترساخۆ قبیل نەگیریە مادۆخواز و بەرگری و مۆفێ مامۆستاوێکی زۆربەی جۆرە ئەگەر ئەم کەسی دێکیژی نەبوون هەمی گۆڤام دەست پێشخەر بووینە بۆ بۆ خۆپیشاندانە و بۆ ناڕازی بوونێت مامۆستان چونکی تەخوا مامۆستای تاسیرێک و زۆر هەی لەسەر دەسەڵاتێ گەڵە جۆرە حتا تهدیدە کوشتنێژی دوو جارەگە یلمەهاتێکردن. یعنی دوو جار هەڕەشەی کوشتنە جەنابەت کراوە؟ بەڵێ. ئەو کەسانی کە ئەو هەڕەشانەیان کردووە تەمان هەست بەدەسەڵات بوون و لە حیزبانی باڵادەست بوون وانە؟ وڵە بە تاکید بەڵام بێژن کێ بوون بە چی ناوێکەوە تەلەفۆنیان بۆ کردوپیان و تووتیانە ئێمە چین خۆیان چۆن ناسان؟ وڵی گوت ئەگەر تو بێدای نەبی ئەم زۆنین هینن سەبەب و ئەف مزۆڕ هینژی بەشێکی شووە ئەگەر هین بێدای نەبن تو نەشەی شێلۆزێ دەرباز بێ وەڵامی ئێوەتانە باشە تە خۆپیشاندان ناکەن یان توتانە نەخێرێ مە هەر بەردەوامە بین. واللهی مەگۆ نەداوە خوێت وانە چونکی وەکی بێژن نەمە سیلەحێەیە نەمە کەس کوشتیات بەس و بەس مەدەخوازە مۆفێ مامۆستایەگیری یعنی ئەکێتە چنایکی بیدە بچی ترسی. ینی ترسی ناوێت کاتێک کە تۆ داوای مافی خۆتەکەی ترسی ناوێت پێت وایە دەسەڵات سەرکەوتووە بێ بەم ڕێگایە بەم شارانە دەسەڵات دێشێتن ترسێنیشە خەلکی دەتن بەلێ چ جۆرە دەسەڵات نەشێت ئۆزۆدیە خەلکی بستنیتن. ئازادی ڕادەڕبنی چێکە لە مافە سەرکیەکانی مرۆڤ بە لەدایکبوونی ئیچێکە لەو مافانەی کە دەستیەکەی وەکو مافەکانی تری ژیان و تەندروستی ئەوانە بەڵام لە دەستوری عراقیە بە شێوکی زۆر وازەح باز لە پاراستنی ئازادی ڕادەربڕین کە بۆ هەموو تاکیی عراقی فراهم کرابێ ئاماژەی پێکراوە و لە یاساکانیشە ئێمە لە هەرمی کوردستانی یاسای کاری ڕۆژنامەوانیمان هەیە و یاسای زادانی عراقیشمان هەیە بەڵام من بەوازەحی پێت بڵێم ئەو ئازادی ڕادەربڕین کە لە هەرمی کوردستان و عراق هەیە ئەتوانم بڵێم ئازادیەکی زۆر سنووردارە و زۆر لەمپەڕی لە بەردەمایە بەپی یاسا باسەکەم جارە باسی تەطبیق ناکەم چونکە ئەو ئازادی ڕادەربڕنی کە هەیە لە بەپی یاساکانی لای ئێمە تا حدێک ڕێگەی یاوە بە یعنی بۆ نمونە باسکەم ئێستا زەمەنی ئەوەیە کە دەسەڵاتی چوارەم یعنی ئەو سەحافەیە و کۆمەڵگەی مەدەنی و کە بە دەسەڵاتی پێنجەم و ئەوانە ناوزەند دەکرێت ئەمە ئەو ئازادی کە بۆ ئەمان یعنی کە بێن قسە لەسەر ئەو بەشە جیاجیانی بۆ نمونە حکومڕانی دەسەڵات گەندەڵی چوزانم کاری ئەمنی ئەوانە بکەن کە ڕەئی خۆیانی لەسەر بێ من باسی ئەوە ناکەم لە ئەوەی قسەی من کە ئێستا یکەم بەدەرە لە پێشەلکاری یاسایی یعنی باسم لە ناوزڕاندن نییە باسم لە تەشیرکردن و خوانە خواستە وتەی ناشرین و ئەوانە نییە باسم لە دەربڕینی بیرروڕای ئازادە یعنی بە معنایەکی تر تۆ بێی سەحەفیەک بێت بیرروڕای خۆی بخاتە ڕوو لەسەر کەرتی تەندروستی بیرروڕای خۆی بخاتە ڕوو لەسەر کەرتی پەروەردە بێت بە پرۆفشناڵانە ئیشی لەسەر بکە ئەمە یەکێمە ئەڵین گرفتی هەیە ئەمە زۆر جار بەسراوەتەوە بۆی کە ئەمە ئەچێتەوە ئەیخەنەوە بە قاڵبی تەشیرکردنەکە یان تیرۆر هەنجا بابەتەکە ئەگۆڕیکەم بە یاسای تیرۆر ئەمنی قەومی و من ئەفوم کە من جارە باسی ئەوە ئەەکەم ئەڵێن بە پێی یاساکان ئێمە سەغەراتی قانونیمانەیە یعنی ئازادی ڕادەربڕینەکەی لای ئێمە زۆر بەرتەسکە و ڕێگە بەوە نایە یعنی ئەکرێ لە هەموو ساتێکە بەکار بێنێ دژی ئەو کەسی کە بیرڕایکی ئازاد دەخاتە ڕوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد طبعا خد تعالى وقت مروف تشكري رب العالمين بندد خو ومروف آزاد كري ديني وعقيدة دا وهر وطف آزاد كري آخفنا دا ورأي دربرين دا كمروف آزاد بيتن آخفنا دا و رأي خو درب بريتن بو خلقكي وبلي أف رأي دربرينا
يان آزادي رأي دربرين دا رب العالمين وشريعة إسلام هندك ضوابط وموازين يدبودانين لازم مروف او ضوابط وموازين جيب كتن بخاطر وين دي كودتشوف تعاملت قال خالق عرض عثمانه كتن وهر وطف دتشوف تعاملت قال غير خوكت واك مروف ودتشوف تعاملت قال بأخو وجينجه خوكتن وكمالجه مجتمع خوكتن قالك مهمة مروف بسلمان لازم يه آزاد بیتن رأی خود در ببریتن و هر وطف اوه آزادی سنورت ویش بپارزیتن بنمونه وقتی تو رأی خود در بری بلا رأیاتا یا راست و یا درز بیتن یا دیر بیتن الدرویه و هر وطف یا دیر بیتن الباطلی و نراستیه چونکه خود تعالی امر کتن یا ایها الذین آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا انسان تیوا آخف نیب کتن آخف نامروفی یا راست یا درست یا حق بیتن و هر وطف رب العالمین امر کتن یا ایها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع صادقین یعنی گر رازگو دابه یعنی وقتی تو رأی خود درد بری لازم رأیاتا یا راست بیتن و درو خلاف و باطل و نراستی تدانه بیتن و هر وطف لازم تو اوا ضوابطاش جب که نابیتن تو بغیر حق راب استهزاء بخلقه کی دیکب کی یان بکسه کی دیکب کی یان لاینه کی بکی یان هر تشتکی هبیتن تو بیجی ولا اسیه آزادم در رأی خود در برم و اف رأیاتا استهزاء تدابید باطل تدابید درو تدابیتن یان بختانی و نمیمه و اف تشته تدابیتن اما ممنوعات شریعت اسلام دا لازمه مروف بسلمان یه هشیار بیتن چونکه خود تعالی الورش نهی ما یاکری یا ایها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن اما یک خود تعالی بجیتن يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم إيه بر خب دي خد تعالى ضوابط موازين ونظام بميدان بو مروف كأم لازم جب كين دابشين وقتي أم رأي خود درد برين ام آزاد بین و ادوه آزادی داشت ام حق و مافی خو و یه برانبری خوش بپاریزین دویم برای خود دینه افروکه ام واقعی که ام تعداد جین الکردستان بگشتی و البادینان ابتایبتی جه داخل اپراستی آزادی را در برین زور یا برطن کری و گلک تهدیدات و ترس هیناینت ریکا خلق کیدا که خلق یه آزاد نبیتن رأی خود در نبریتن یان او حق و مافت هی داخازا حق و مافت خونه کتن که اب گوتنه یان اب رأی در برینه یان اب داخاز کرنکه یان اب کومنتکه یان اب نویسینکه یان اب ویدیوکه یان اب لیدوانکه نشتن رأی خود در ببرید نشد دعوة حق و موافق خوب کتن نشد بیشتر کسی برانبر که مثلا حقیقت خواری و ظلم تکری تعدایال تکری تو دعوة حق خوب کی آخف ندا یان ادگوت ندا جاب طایبتی اپراسی البادینان که گلک یا برطن کری و یا تسک کری اویش لاین دسالات هم گلک جام خلق یه ازیاد دای السرا وهنده چون که رأی خود در برید ما بس ما لسر یک لو چالاکی نارضایت یعنی سنوری بادینان و شیلادزه قسم کم که اویش مانگی 3 سالی 2018 بو دوای اوی بازنی نارضایتیان لطاوی هرمی کردستان و شارکانی هرمی کردستان برفراوان بو دژی لێبڕین و دواکەوتنی موچە بەتایبەتی لەلایەن توێژی مامۆستایانەوە لە شیلادزێش بە هەمان شێوە خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوە دەچوو لەو ماوەیەدا دوای ئەوەی خۆپیشاندەران نزیک دەبنەوە لە ناوچەی پارتی و هوتافات دژی ئەم دەسەڵاتە و حزبەکانی دەستڕۆیشتوون لە ناو حکومەتە دەگرنە بەر هێزێکی ئاساییش هەڵدەکوتنە سەر خۆپیشاندەران یەکێ لەو کەسانەی کە سەرمەشقی خۆپیشاندەران بۆ چالاکوانی ناو خۆپیشاندانەکان بۆ ئامادە نەبووە خۆی قوتار بکات و خۆپیشاندەرەکان ببنە مزەحی بوو بنە قوربانی کە بەشێک لە خۆپیشاندەرەکان دەچنە ئەم ماڵەوە بۆ ئەوەی کە خۆیان ڕزگار بۆ مامۆستا عەبدولستان ناڕات دەیەوێت لەگەڵ هێزە ئەمنیەکاندا قسە بکات بۆ ئەوەی کە سزای خۆپیشاندەران نەدەن لیان نەدەن بەڵام بەداخەوە وەکو لە دیمەنەکانیشدا دەرەکەوێ مامۆستا هێرشێکی تون دەکرێتە سەری و بریندار دەکرێت بەڵام ئەوەی جێگەی تێبینیە و جێگەی هەڵوێستە لەسەرکردن و قسە لەسەرکردنە ڕۆژی دواتریش مامۆستا سەرڕایەوەی کە چارەسەری سەرەتایی بۆ دەکرێت
بۆ ڕۆژی دووەم خۆپیشاندانی بەردەوامی و کۆڵنەدان دەبێتە دروشمی خۆپیشاندانەکە و خۆپیشاندانێکی بەرپراوانتر لەو ڕۆژەی کە مامۆستا تێدا بریندار بوو خۆشی بە برینداری بەشداری لە خۆپیشاندانەکە دەکات. ئەمە نمونەیەکی زیندووە لە لێبڕاوی و هیمەتبەرزی چالاکوانانی بادینان و بەتایبەتی شیلاتزێ کە ئەمە نمونەیەکە بۆ تەواوی هەرێمی کوردستان. ئێستا خەڵک لە بەرامبەر دەسەڵاتە تا چەند هەستەکەی دەنگێکی دلێری هەیە بەهێزە دژی ستەم دژی زوڵم دژی لێبڕینی موچە دواخستنی موچە کەمی خزمەتگوزاری هێنانی لەشکری بێگانە بۆ سەر خاکی هەرێم پێت وایە ئێستا سەوتێکی بڵند هەیە؟ والله وەکەم سەحکینە واقعی و کۆمەڵگە هەیە ئەم هاتنە محاصرەکردن ئەمێت زیندانێکێدا بەلێ چەند بەرپێتمە بێنە تانکردن چەند زیندانەمە بێتە شداندن دەنگی ئازادی لێ منطقە نهێتە برین و خەڵکێکی هشیاریە هەی چونکی خەڵک داخوازە حەقی خۆتیات خەڵکی داخوازە مافی خۆتیاتن. پێشتر سنووری بادینان بە قەڵای دەسەڵات ناسرا بوو پێت وایە ئەمە تەنها دەنگۆ بوو لە ناوەڕۆکدا دەیان دەنگی ناڕازی هەیە و دژی ئەم دەسەڵاتە چالاکیەکەن؟ واللهی یا درست کوردستان و بادینان یا هەمی کوردایە و هەمیە پێیوە خزمەتۆگیری کەس و کارێتمە هەمیە خزمەت و بەرگیری و ژوی ملەتی گیری ناچێ بیت حەزبای وی تشتی بخوبتنێ کار بینیتن ئەم بێژین ئەف تشتە یۆمە هەمیە و واقعژی هەندێک ساڵ بینیت هەڵبژاتنە دێنە پێش هەمی حزبا دەسانگۆ خۆل بادینان هەبیتن. بە نمونە سەرەتا سۆرا عومەریش کاتی خۆی کە لەسەرەوەی وتی سەرۆکی حکوومەت کۆمپانیای تایبەت بەخۆی بۆ نەوت هەیە ئەوە بوو تەنها حەسانی پەرلەمانیشی لێ سەنرایە و تەنها قەدەغی چوونە هەولێریشی لێکرا شتێکی وان بیرە بەڵام لەو کاتایە بۆ نمونە کاک سۆران ئیسپاتی وی بکردا کە هەیەی لە ڕووی قانونیەوە باسەکەم جارێک لەم لەبەرێ من خۆم پارێزەرم و پسپۆڕێکم لەوایە لە ڕووی قانونیەوە گەر ئیسپاتی بکردا کە هەیەی لە محکەمە ئەبێ بە هەموو شوێ وای ئیفراج کرا نازانم ئەوە دۆسیەکی دیاریکراوە بەڵام بە سیاسی کرا دۆسی قسەکەی من لەسەر ئەوەی ئەڵم دۆسیە بابەتە یاساییەکە بەم شکڵێ بەڵام چی ئەگوزارێ لە ئەرزی واقعا خۆی بەڕاستی گرفتە ئەمەکو باسم کرد ئەمەیشەکە لە گاپەکان ئەمەیشەکە لە فەراغانەیە لە قانونی عێراقیە کە بەڕای من ئەمە بۆ ئەم سەردەمەی ئێمە ئێستا تۆزێک ئەمە نەک تۆزێک ئەتوانم بڵێم زۆر دەستی یعنی ئەو کەسی کرۆ کە بێ بەجددی ئیشکە کاکەژان من بەستم ئەوە بوو ئەوی کاک سۆرا عومەر ئەم کەسە لە ڕووی یاسایی و حەسانەی هەیە تۆ بۆ مەسەلەی ئیرهاب و بۆ مەسەلەی ئەمنی قەومی و بۆ مەسەلەی جینایەت و کوشتن تۆتوانێت ئەو حەسانی لێوەرگرن نەک بۆ ئەوەی ئەو باسی کۆمپانیای بکات و بێ حەسانی لێوەرگیتەوە مەبەستم ئەوەی زۆر کات جێبەجێکردنی یاساش وەکو پێویست نییە. عەرزم کردی وتم ئەمە طبعا مۆزوعی حەسانی پەرلەمانی ئەوە شتێکە لەوانەیە بۆ مەجموعی ئەندام پەرلەمان هەیە لەو کاتەیە عنی بۆ 100 نەفەر هەیە بەڵام خۆ دوای ئەوە نایمێنێ بەڵام بە شێوەیەکی عام زۆر لە عیلەمە گەورەتر ئەڵێم لە ناو یاساکانە گرفت هەیە یعنی وەکو بۆم باسکردی تۆ سەحەفیەکی بێی قسە بکەی لەسەر گەندەڵی وەزیرێک هەر ئەو وەزیرە یەکسەر زۆر ئاسایی سکاڵا لەسەرەکە و ئەڵێ تۆ وای ئەبێت تۆ ئیسپاتی وە بکەی کە ئەم شتەی تۆ ڕاستە. واكيد بجن تينا برينا يون حقك خوك وحقوية داخوز حق خوب كتن ونوكن داخوز حق خوب كتو وآخفنا خو درب بريتنو ودعوة ما في خوب كتن طبعا أفش براستي كوراسوتا جي داخيا خمو مروفي أبايا ابناو ديمقراطيته ابناو پیشکفتنه ابناو علمانيته يعني نوكي جران گندكي ويرانه هذه هن بحثی دموکراتیت کن ام دموکراتینا ام اكيد بجن دموکراتیت پاريزين ومد في دموکراتیت یا برقرار بید یعنی اوه دموکراتیت و که تو نشی آخف نکا حق ببیجی یان داخوازا مافی خوب بکی اگر نه دیا ایشاندن و دیا دست سر کردن و دیا تهدید کردن و حتی دیا کشتن و دیا نو برن که مجرد ابی کسی داخواز حقی خوی کری بواسطه گوتنه که یا بواسطه لیدوانه که یا بواسطه کومنت که یا بواسطه ویدیو که یا هر رکه که هبیتن دبین اف کسا د تندو تیجی برانبری تب کارینان رخ دست حالاته و باطل بین
دەستخوشیە لێ بکەن و مەجۆلی بدەنێ وەک حەقێکێ شەرعی یێ بەشەری و یێ مرۆڤی کە مرۆڤ تشێت ئازاد بیتن باغ بیتن نک خالق عرض عثمان و حقه دو مروی و شریعت اسلامی حقه دو مروی علمانیت و نکاتی دموکراتیت و نکاتی که مع الاسف دجی آزادی را در برینه وکی دیکش آقفنت مازن ید بریقدار دبو خلکی کن والعكس صحيح. مامۆسا ئەوترێت لەو ساڵانەی ڕابردوودا کە بادینان خۆپشاندانیان دەکردووە جەنابی شێکێک بووی لە سەرمەشقەکان فشارێکی یەکجار زۆرتان لێرغاتەنان جەناب بریندار بووی ئێستا ئەو شوێنەی کە من لێم ئەو شوێنەیە کە جەناب بریندار بووی باسی ئەو ڕۆژانم بۆ بکۆ بە تایبەتی ئەو ڕۆژەی کە ئەوە بریندار کران. بله حقیقت کاک وشار الوی روژا سال 2018 وقت بیشتر وقت پیشاندان هاتی نکردن تایبت او روژا اسفات یا بریندار کردن و هیرش فات یا کردن سرمن پراستی خالق رشه اتنافچوت اوه دستالاته و خالق رشه دیرو که اوه دستالاته دا لا پرک رشه دیرو که اوه دستالاته دا که برانبر ما مستایت قلم به دست یعنی توان یراکن برانبر ما مستایت حق بش یت قلم به دست اپرابن سزای و بدن هرش بکن سر و خینه لب کن و خینه سر چوب تو بینه اول اكو بیشن راستی خالق جلک رشد دست النوف چوبت اوه دست صلاته و الوی منطقه ما خوب پیشاندان دست بکرن الوی جاده دا و ما هتافات گوتن حقیقت برید دمه که چند حوالت ما یت ما مستحد بنا دست سر کردن و ماجی بریار دا ما گوت امش جه خو نالوین نارابین حتی که حوالت میت ما مستا نه آزاد کردن بریزی کردن برابر ما مستا هم قبیل نکن سپاس به خود خوشحالی و پشتی فشار که گلک حوالت میت ما مستا گلمه دا دجی و دست حالاته اف دست حالات نچار بو دست حالات امنیت اف ما مستای هات نه آزاد کردن وقتی هات نه آزاد کردن ما دست بکر جه آزاد بونا و ام هاتین ما هتافات گوتن اوان هتافات اپراستی دست حالات تحمل نما و کل بجنه فشار و زخت و گلگ بلند بو تایبت الوی منطقه راستی هنده هتافات تند ها نکردن دجی ظلم و زوریا و کی بس گندالی رحمه ببند وی گلی اف هتافات ها نکردن دست حالات تحمل نما فشار و گلگ بلند بو استعانه کیکر هاری کاری لبرانبر ناوچی پارتی هم قسانتان کرد بویا لبردم ناوچی پارتیش آوا بریندار کردن اپراستی اكو بیشن الوی خاله بو یعنی اكو بنوی جاده بو بری ناچا منطقه کد مقر پارتی بس وقتی هاتن مقابلی اوه اسفاسات بین من راستی اوان تحمل نکریه یعنی چه جور اتشتن نهاتیه کرن برانبر مقره که حزبی یا دست او دروشمانه چی بو نگر هنده او دروشمه مثلا بس گندالی ظلم رحمه ببن ویگالی بس گندالی رحمه ببن ویگالی عندك اف خطافات گوتن دزی کر پاراش پنقه بین ندار ولی اوهات گوتن اوه تحمل نکر براستی استعانه به هزت امنی کر هزت امنیش براستی یعنی هزا که هم دازور بو از باور ما اگر چه بو اوان داورت هاتینا داگیر کردن شنگار او داورا براستی دوان داورا داشت دست داعش و امثال داعش رزگار کن بس جه داخل هزت امنی دست حالات همی گواب کارتی نیتن با خلکی خو ماشاءالله بزرگ من یاوا عفیف خرزگار کرد یکی خرزگار کرد ما في ملت عمينا بس حبيت مجتهدها خوش بيت ڕۆژی ڕابردوو سەردانی یەکێک لە چالاکوانەکانتان کرده بوو کە دەستگیر کرابوو و پێشتان و چەند جایە دەستگیر کراوە ئەو زیندانیە چۆن چیرۆکی خۆی گێڕێتەوە بۆچی دەستگیر کرابوو ئێوە کە ئەچنە لە هەڵوێستی چۆنە او جهه پیش ما بو ما مستای بو مامۆستا يعني وكي ما دخوز حق خود كر من حق ساخو قبيل نات كر برگریش ما في ما مستاد كر هر جارب حاجت که اف ما مستا ازعاجوی تا کردن و یهات یا دست سر کردن و حاجت کومنت که حاجت وکی بیشتر رخنه که دستالات ویشوی یوی یعنی هەر چۆن ڕخنەی گرتی بێ بە کۆمنت بوو بێ بە پۆست بوو بێ بەسەر شەقام بوو بێ دەستگیریان کردووە بەڵام وەکو خۆت ئاماژت پێکرد کە ئەوانە هیچ کە سارجی نەکردووە و هەر سوورترە والله ام خود بینین يعني ما چطور نکریه که ام پوشکی شب گین يعني تنها اگر هم شو پیچه که ما دخواز حق خویه گیری يعني ما مستا تخا روشن بیره جوا کی دا
ویا بیت ماموستا دست پیشخار بیت دخوازا مافی خوب کرد و برگریش مافی همی حالاتی کردستانه بکردن. پێت وایە لە هەڵبژاردننی ئەمجارەدا بادینان سزای دەسەڵاتەدا؟ والله وکی تا پیشچاف همی هزال بادینا کاندیدیتین همی هزاجی البادینان دخواستیان و حستیان سنگا خو هبیتن ما بچافرونیا که باشیه البادینان همی هز دشن چنه پارلمانی. مامۆسای ئاینی هەیە لە سنووری بادینان و ئاکرێ لەسەر قسەی حەق لە مافی وتادانی لێ سەرراوەتەوە ئێستا لە ماڵەوەی ئەمەش خۆی بە خۆی طب ئەزانی چۆنە من شتەکە بۆی تهدیدیکەی لەبەرەوەی باسی شتی قانونیەکەین مامۆسایەکی ئاینی وتارەیە ئەبێ لە وتارەکەیە تەشیر بە کەس نەکە یعنی مۆزوع تەشیر بێ هەر عینەن کەسە اعتیادەکەی لێتەوە بەپێی قانونەکان بەڵام زۆر کات پێت وانە یاسا لە بەرژەوەندی دەسەڵات بەکارهێنێت و گرفتەکە با یەکشت پێ بڵێم یعنی با ئێمە خۆمان نەخەڵەتێنین یعنی لە هەموو شوێنێکا دەسەڵاتدار پۆلیسی هەیە حکوومەتی هەیە دەسەڵاتی هەیە کاریگەریە بەسەر دەسەڵاتەکانی ترۆ ئەمە بەڕاستی گرفتە ئەمانە تاوان لە هەر وڵاتێکمان هەبێت گرفتی گەورن من ناڵێمە مەشتێکی ئاساییە بەڵام ئەوەی کە بەکارێنێ و چەند دەسەڵاتەکە ئەمانە بەکارێنێ بۆ بەرژەوەندی خۆی بەڕاستی ئەمە کارەساتە و ئەمە کارەساتی گەورەی لێەکەوێتەوە ئەوەی کە بینیمان لە چوزانم لە چەند ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانە یعنی تۆ سەرۆکی حکوومەت بێ بڵێ فڵانە کەس ڕۆژنامە نووسێک گیراوە ئەو هەر لە ئەوڵەوە قەراریە ئەو تێمانە ڕۆژنامە نووس نین ئەخکاکە تۆ ئیشی محکەمە نابێ بکەی نابێتە دەخولکەی لەمانەیە جا قسەکەم لەسەرەوە بوو مامۆسای ئاینیە مامۆسای زانکۆی هەر شتێ بێ ئەم قانونی کە من باسم کرد لە قانونی عقوباتی عراقیاکە هەیە بۆ هەمومان بەسەرمانە جێبەجێ بێ ئەندام پەرلەمانیش بێ جا لەو کاتەیە حەسانی هەیە و لێپرسینەوەی لێ ناکرێ ئەمە مۆزوعێکە بەڵام چی بکرێ بۆ ئەوەی دقە یاساییەکان باشتر بکرێتەوەی کە هەیە کێشەکان چین بە تەحلیدی ئەبێت چی بکرێ بۆ ئەوەی دۆخی یاسا لە ڕووە تیۆریەکەشەوە ئێمە کولتوریە هەستەکەم یعنی وای لێ تۆ شتەکان زۆر جار حیزبی سیاسی کەسەکان ئەم بابەتانە ئەخۆزنەوە بۆ بابەتی ئەیکردن بشتی شخصی یعنی تۆ کەسێکی گشتیە یعنی سەرۆکی حیزبە چوزانم وەزیرە مدیر عامە ئەمانە بەڕاستی هی ئەوان خەڵک بتوانێت قسەی لەسەر بکە سەحەفی خەڵکی ئاساییەت قسە لەسەرەوەکە سەرۆک وەزیران بلیتێکی زیای بڕیوە لە سەفەرەکەیە بۆ وڵاتێکی تر کە نەبوو وابێ یعنی بەپێی پرۆتۆکۆل ئەمانە کاکە لە وڵاتی ئێمە بێکن بە تەشیر ئەمە تەشیر نییە یا بێشکە و وەکو گوتی تشتێکی واقعیە و یە ئاشکرایە بۆ هەموو خەڵکی کوردستانی کە البادینان تایبەتی ئەبڕاستی ظلم و زورداریەکە مەزن چالاکوانە تێتەکردن یان المامۆستایەت ئاینی تێتەکردن یان خدان هەر حەقێکی تێتەکردن کە هەگەر داخوازە حەقی خوب کەتن یان بەرامبەری زۆڵمی ڕاوەستیتن طبعا ئینسان دەچتف ئاغویتن یان داخوازە حەقیقەت یان vێتن ڕەئیا خۆ دەرببڕیت بەرامبەری تشتێکی یان بەرامبەری کەسێکی یان بەرامبەری دەسەڵاتە یان بەرامبەری هەر تشتێکی هەبیتن کە مخالفی واقعیە مخالفی شریعەتیە مخالفی قانونیە تو دعوا بکەی دهێتە ئێشاندن و دژاتی لێتەکردن و ئەم بینین مەدیتیش بەری فترێکی کە چالاکوان هاتنە دەستە سەرکردن البادینان و تهمەت بۆ هاتنە دروستکردن سەر چ چونکە هەندێک ئاخفنێت کرین هەندێک ئاخفنێت هەبین و رأی خو دربری برانبری مثلا کار برپرسکیان برانبری کار دستالاتیان برانبری کار حکومت یعنی آخفنا خو یا دربری و رأی خو گوتی بو کمالگی بو مجتمعی دجاتی دلیت کردن هاتنا دست سر کردن و بغیر حق هاتنا حکم کردن و هاتنا ایشاندن و گلکی دیش که مثلا وکی دیش گلکی تاتینا دست سر کردن سر کومنتکی یعنی کومنتک نویسی رأی خو دربری سرتشتکی تهدید به هاتینا کردن یان خبری دوی کومنت خورش که و یان ویدیو خورش که و یعنی حتی اول گلک کسای هاتیا کردن و گلک وضع خلکی نخوشت کن سرا او رأی دربرینه خۆپیشاندانەکان ئەوەی دەرخست کە ناوچەی بادینان ناوچەیەکی ئامان نییە بۆ دەسەڵات کە بڵێ ناوچەی بادینان هەمووی منن هەمووی دەنگدەری منن هەمووی لایەنگری منن ئەم خۆپیشاندانە وتیان کە دەنگێکی ناڕازی بەهێز لە ناوچەی بادینان هەیە
حقیقت تاکد بجن ما بس تا ایکی و یا دیما یا دست حالات جوان سرکوت کرنا خوپیشاندانان او بو صدمه که مازون بو بوان او هزر کر که بادینان ملک و مال وایا که بادینان کلها خوراگیری وایا بس پابراستی اتوی روژا خوپیشاندانا دا اوان هست پیکر اف کلها هاتا را کرن اف کلها هاتا حرفاندن اپراسی ترسک و گلک و مازن کفت دسته دل اوان دا سالات داران دا اپراستی جی دورا شیرازی تایبتی دوره که همی دنگت نرازیت لی دنگ نرازی چه دنگه که نرازیه یه کردستان همیه ویره کن بوی همی دنگی همی فرا دنگت جوان یدبوینه اگ دنگ دژی اوی ظلم واتە شیلاردزێ پایتەختی ناڕزایەتی بادینان یە بەڵکوی هەموو هەرێمی کوردستانە از شم بژمەتە شێلادزێ دەڤرا شێلادزێ پایتەخت نەڕازی بوونا هەمی کوردستانەیە حقیقت لە کاتێکدا ڕاستیەکان دەشێوێنرا کە دەوترا بادینان قەڵای لایەنێکە بەڵێ ئەڤە کوت بێژن ما عملی بکرداری مەسەلمان کو بادینان نجه گندلکارایه بادینان نجه زردارایه بادینان نجه خرابکارایه بادینان جه دنگ آزاد ناراضی بویه و دمیری دنگی واجی واتە 20 ئۆکتۆبر بادینان سزای دەسەڵاتەدا از پش راستم تایبەتی بادینان گشتی تایبەتی دەڤرا شیرازێ دەڤرا خۆراگەر دەڤرا چافنەترس دەوێ ڕۆژێ دێ سزایەکی توندێ ئەوێ دەسەڵاتە نەعەدالەتکەر دەتەن پێت وایە دەستگیرکردنی ئەو چالاکوان و ڕۆژنامەوانانە ئەوەی ڕووی دەسەڵاتی ناشرین کرد والله ئەگەر دەسەڵات بخوجا بدەتن یعنی چەند ئازادیە بەرتان کرد ئازادی و بەرفرەتێ لێتێتن چونکی ئەف مامۆستای تاتیە دەستە سەرکردن شەمی لایەنە یعنی بەیخەدێ هەمی دژی دەسەڵاتێ نوکێت ڕاستیاین ئەوە چ دیاینیت ئەوە هەندێک دیاینیت و دەسەڵات ترسێ نەشێت مامۆستا بێدەنگ بکاتن پێشووتر لەسەر شەقام دژی دەسەڵات بوون دژی لێبڕینی موچە بوون دژی دواکەوتنی موچە بوون دژی دەیان ستەمی دەسەڵات بوون پێت وایە ئیتر ئەبێت خەڵک لەسەر سندوقەکانی دەنگدانیش سزایم دەسەڵاتە بدا والله ڤیا بیت خەڵک ئەبخۆ بریارێت سەرخۆ بدات 32 ساڵە هەندێکی الحکمی لێتیان ئەو بخۆ بریارێ سەرچۆرە ڕەنزیفیسی خوب دات ڤۆ 20 ساڵە ڤۆ 30 ساڵە ئەگەر یە خوشگوزارانە و خوشی دیتە بلا دەنگی خوب دەتە دەسەڵاتێ ئەگەر یە نەڕازیە و بزانیت مافێت ویە تاتی نەخۆرن بلا بخۆرێکێکۆدی پاڵ بژێت و گەڵای لایەنژێ تەی حەزەوی سەر هەر لایەنێکی بیت وی بواری پێ هەبی دەنگی خوب دەتێ دەسەڵات هەوڵەدا لە ڕووی ئیمتیازەوە خەڵک دەنگی پێ بدات دەمانچەیەکێ داتێ پارەیە داتێ مۆبایلێ داتێ کارتی مۆبایلێ داتێ بەڵام پێت وانیە خەڵک ئەو نەتووڕێ گوێ بەم شتانە نادام شتە لاوەکیانە دەسەڵاتێ بۆ چەند ساڵە هەمیە خەلکی خوێ چەندێ زابیێر بەلاڤەژی چتە حەدێکی دەڕاوەستیت چونکی ئەگەر ماڵێکێ کەسێک مستەفید بیبش دەسەڵاتێ ئێستا ئەوێ ماڵێدا 5 گەنجێ دیەتەی خشک و برۆێتە هەمێت بویە خدان شەهادا ئیدیاوچیت دەشێت کەسێکی ڕاستنیت بەلاو نەشێت هەفت ئەندۆمە دێت وێ خێزانێ ڕاستنیتن با ئێمە ناوچی بادینە بە نمونە هەندێک نمونە بزانم جەنابەت وەکو یاسای چیاڵی و دەقە یاسایەکان چیاڵێن ڕۆژنامە نووسمانەی دەستگیر کراوە بە چەند ساڵ بە دواتر لەژێ فشاری نێودەوڵەتی و ئەوە خەڵکە ئازاد کراوە ئەمە خاڵیەک خاڵی دوو حکومیش درا وانە مامۆسای ئاینیمانەیە بە 6 ساڵ بە 7 ساڵ زیندانی کراوە ئێستا کە بەرەو هەڵبژاردنە ڕووین ئێستا ئازاد کراوە و کە بڕیای ئازادکردنەکەی بۆ دەرچووە کە پێشتر بە مادی قورس دەستگیر کرابوو لە کاتێک ئەوەی کێک بوو لە مامۆسایینیانی کە لە وتارەکان یا باسی گەندەڵی ئەم دەسەڵاتەیە کردووی ڕۆژێکە دەوچێت بە مەسلەی ئەوە من بخەنە زیندان بەزەبر هەر بە تۆمەتانەش خستیانە زیندان چالاکوانمانی لە منتیقی شیلاتزێ لە کاتی خۆپیشاندانەکانە لی دراوە و ڕەشبگیری کراوە و ئەوە کراوە وانە بەتەکی تهدید کراوە ئەم ئازادیانە بەڕاستی بۆچی لەلایەن دەسەڵات و بەم شێوازە زەوت دەکرێت عفوکە من ویستم ئەوە بڵێم ینی تۆ لە وڵاتێکە بژیت کللتوری یەکتەر قبولکردن کللتوری ئەوەی کە خۆڕانە هێنابێ خەڵک ڕخنن لێ بگرێ نەبێ بە کللتور تێدا تا ئێوارە با یاساشمان هەبێ ناتوانین ئەمە بە یاسا بۆ ئێمە ناکرێ بەڵام ئێمە ئەڵێن یاساشمان هەیە ڕۆژنامە نووس ئیشی خۆی کردووە هەندێک لەو نمونانی کە تۆ باست کرد ڕەنگە کەم تا زۆر ئاگامان لی بوو من ناڵێم هەمووی بە حکمەوەی کە هاوڕێی پارێزەرمان هەبوو پرس و ڕایان پێکردوین ئێمە زانیم دۆسیانە هەمووی دۆسی هیم بوو یعنی من خۆم یعنی ئەمیز قەنەعات بکەم کە ئەم شتە وایە یعنی ئەوەی کە ئەوی تیهامەی کراون بەشێکی تیاابێ بەڕاستی من نەگەیشتمەوە قەنەعاتی کە ئەو شتە ڕاست بێ
شکەمانە کاش ئیشی سەحەفی خۆیان کرد یعنی تۆ گروپێکی ماسنجەر نازانم چییە بەکارێناوە لەگەڵ هاوڕەکاندا بۆ ئیشێکی ڕۆژانەی خۆت تۆ ئەمە بکرێ بە دۆسیەک و بڵێ ئەمنی ئیقلیم کراوەتە خەتەرەوە جا ئەمەیە بەڕاستی گرفتەکە و بەڕاستی بەداخەوە یعنی دادگاش جارێکتر متەئسیرە بەم هەموو هینی کە بۆ هەرێمی کوردستانی دروستەکەن هەرێمی کوردستان لەژێر خەتەرە هەرێمی کوردستان دەستی دەرەکیتیا هەرێمی کوردستان و چوزانم ئەوە وڵاتانی دراوسێ 30 کیلومتراتون دەناوە هەرێمی کوردستان هەر خۆی ماوەتەوە بەڵام ئەگە سەحەفیە قسە بکە ئەڵێن کارەسات ڕوویاوە ئەوەیە گرفتەکە یعنی کللتورێکمان نییە بۆ چۆنەتی تەعاملکردن لەگەڵ ئەمانەیە قبولی پێ جارۆسەیە ئەوە جارۆسەیە کە ئەوە 2016 ئەزیۆتیالۆدۆن ئەلگوتۆربێژیە سەرۆپەیوە حەق و ڕێی دەربڕینە ئازاد و یا حەق و یا ڕاست و یا درست ئەمت لۆدۆین کە ئەوە بوومەوەی 8 ساڵە ئەس نەزڤڕۆندی مەفسەر کۆرێ من وەک ئیمام و خەتیبەک و پێشنەویژ و گوتۆربێژێک کە حەقی منە ئەس گوتۆرە بخوێنم و ناکەن بەێ دژاتیا مامۆستایەت حەق بێژ گەلک تێتەکردن چونکە نابێتن پەیوە حەق نابێت کەلیمە حەق ئاخبنا حەق ببێژی لازمە دی واقعی بیت و دی ظروفێوا بیت و دی ڕەیەوا بیت و دی خوشیەوا بیتن ئەویش هەگەر تو بکەی دێ خودی تەعاڵی مرۆڤی غەضەب چیتن و هەرواتە دێ بیە پاڵ پشتێک بۆ دڵمێ و بۆ خەرابیە کە بەرێ خەلکی و ملەتی پێلی بچیە پڕاستی بەرەکی دیکە ببیە پشتەوانێ ظڵمێ و خەرابیە و گەندەلیە و فەسادێ و کە ئەوە کۆرەساتە. چیت هەیە بۆ ئەو خەڵکەی کە تا ئێستا ئەڵێن نەخێر ئەمانە خێریان تیاماوە و هێشتا ئومێدێکیان پیانە چیان پێڵیت؟ ئەپڕۆستی ئەس بووی خەلکیت بێژم ئەو حەدیثە پێغەمبەری خودای عەلەیهی الصەلاة والسلام بێژیتن لا يلدغ المؤمن في جحر مرتين دوو جارە ئەی کۆن دیپشتی مرۆڤێکی بە نۆدەت بسلمان یەخودان ئیمان یە عاقل ئەوە 32 ساڵە ئەف دەست حاڵاتە یا وی خەلکی ڤەدەتن یا زوڵمێ لێتکەتن یا تەعدایە لێتکەتن یا نەعەدالەتی لێتکەتن ئەمریکا بۆ خەلکی دیار بووی بۆ ئەف دەست حاڵاتە بکێ حکومڕانیە ناهێتن لازمە ئەف دەست حاڵاتە بێتە گۆرین لازمە حکومڕانیەکە تازە بێتن بۆ وێ خەلکی بۆ وێ شەعبێ واتە ئەگەر بێت و ناڕەزایەتیەکان ببێت بە هەمان شێوەی ڕابردوو شیلاتدزەیەکان و بادینەکان لەسەر خەتە بن بۆ بەگشتداچوونەوەی نادادی و ستەمەکان خەلکی بادینا بگشتی خەلکی بادینا بگشتی و شیرازی بتایبەتی تەخا گەنجا پڕاستی تەخەکە ساخە تەخەکە چاف نەترسە تەخەکە یا ئەکو بێژن یا ڤەبوویە پڕاستی هەمی گۆڤێت سەرخەت دژە ئەبێ زوڵم و زۆریە دژە ئەبێ نەعەدالەتیە مدبێتن ئەس ئەفنەکە دژی بێژم کاک وشیار ڕۆژێت خوپێشاندانێت دەڤەرە شیرازێ پڕاستی مە سەنەم و بتێ ترسێ شکاند واتە شیلاتدزێ بووە هۆی شکاندنی ئەو وەهمەی کە دەوترا هیچ کات ناتوانرێت لە بادینان خۆپشاندان بکرێ بەڵام شیلاتدزێ ئەو وەهمەی پوچەڵ کردەوە ئەو وەهمە پیچ کرش ناو بەر ئەوە وەکو خەلکێکی تایبەت گوتێ بادینان خیشکا دەڤەرە سوورانە ڕاستی بوومە ئیزبات کرد و بادینان و دەڤەرە شێلازێ دەڤەرە مێرخاسانە دەڤەرە چاف نەترسانە دەڤەرە خۆراگریەیە تایبەتی وەکو دبێژن دەستهەڵاتێکی و هەممی هێز و سەڵتەنەت و قووەت و ترساندن و ئەمنیەت هەممیە لێ دەڤەرێ بەسپا ئەوێ خەلکی مە مامۆستایەت مە فەرمانبەرت مە سوپاسیەکە تایبەتی هەمیەت کەین و پڕاستی خۆراگر بوون پڕاستی بوێر بوون پڕاستی چاف نەترس بوون و سەلماند و ئیزبات کرد و ئەم زەڵام و پیاوێت ڕۆژە تەنگاڤیاینە الحەمدولله پێت وایە کۆتا پرسیارم پێت وایە لە دوای 20 ئۆکتۆبەرەوە گۆڕانکاری دروستە بێت؟ ئەزێ پشت ڕاستم پشتی 20 ئۆکتۆبەرێ گۆڕانکاریە گەلک و گەلێکت مەزن دێ پەیدا بن بۆچی ئەپڕاستی ئەمێ ناف خەلکیدا دەنگێ ناڕازی خەلکی ناڕازی ژێ زوڵمێ ژێ نەعەدالەتی پڕاستی دەستهەڵاشی ڕۆژ بۆ ڕۆژێ دەراو حیلە فێلبازی لێ خەلکی تێتەکردن خەلێک درا و حیلێت وان یە فێل بووی و یە سەر هەڵبووی و دێگوریتن چەند سەد مەترێ لە دووری ئێمە هێزی داگیرکرد لە ناوخاکی هەرێمی کوردستانایە هەر ئەو دەسەڵاتە زۆر کار قەومچێتی و مەسەلەی باری ئەمنی و ئەمنی قەومی ئەوانە ئەکاتە بیانوێک بۆ ئەوەی جەناب وەکو چاداکوانی خۆپیشاندان نەکەڵێمە دەستی وڵاتانی دەرەکیە لە کاتێکدا خۆی دەستی دەسەڵات و هێزی وڵاتانی دراوسێ ئەگرێت و یانێنێتە خاکی هەرێمی کوردستان کەواتە ئەمە شینەکەیان بۆ هەریسەکەیە
دەسەڵات ئێستاکێ ئەتوانێت بە ڕێگای فێڵ و بە لا ڕێدابردننی شەقام خەڵک چاواشە بکە؟ والله از بس خاڵێکی بێژم ئەگەر دەستهەڵاتێ عسکەر و پارە دەستەدا نەبیت بڵۆ بێت کەرم بکات گەل هەل هێزەکە دیۆسیۆسی منۆفسێ بکاتن یعنی ئەم حەسکەین پێشمەرگەی مە هەمی کوردستانەیە بچی دەسەڵاتێوی پێشمەرگەی بخوبتنێ کارینیت بوو مەرامێت خوب کارینیت و ماف و حەقت وەژی نادەتێ و پارەژی پارە حکمەتێ هەمیە دۆنابن دەستی خو ئەگەر ئەف هەدوو خاڵە ژێر دەسەڵاتە دەسەڵاتێ نەبن حزبێت دەسەڵات نەشت منۆفسا حزبێت دی بکاتن قسەکەی جەنابەت کە دەڵەیەکێ لە چەکەکانیان پارەیەکەواتە بۆیە ئەو خەمی هەژماری منیانە بۆ ئەوەی ئەو پارە و موچەی خەڵکە هەر لای خۆیان بێت نەچێتە لای بەغا بۆی خەڵک هەمیشە چاو لە ژێر دەستیان بێت بەرەو ئایندەیەکی چۆن دەڕۆین پێت وایە ئیتر هەڵبژات نەبێتە وێزگەیەک بۆ سەرکەوتنی خەڵک بۆ سەرکەوتنی حەق بەسەر باتڵە واللهی هەڵبژۆرنێت بووری مەدید خەلکیمە گەڵای لەوەز بوو گەڵای بێژن غەش و خەڵەتی و دزی دەنگێوی دۆتاتەگیرن کەس هەبووە هەفتە جۆرە دەنگی خۆی دای ئەنتیخابێت بووری بەلێ تشتێک گەشتبین ئەوە پترش 200,000 ناڤە کۆمیسیۆنە کوردستانە گەل عێراقی vêcoyê ciyawazê û xalayekê geleka geş bîne xala duê Komisyona Iraqê bi xwedê serpereştiyê ket xala sê ya şemiya girîntir deng dê pirêka cîhazî bît û dê pirêka destî ferdî jî bît em vêcorê gelek û gelek geş bînîn xelîb am yani eger carê borî 40 sadê xelî çû bide dengdanê min bariyahê vêcorê der hefteyê jî borînît ev e êkemîn û dîmahî dê defter derfer bît bû xelkê nerazî û bû xelkê giştî vê derfetê bixwe kar bînin 4 sala careke here daxwaza heqê xwe bike here vê kartê bi erzan nefirûşe. وەکو یاساناسی چ نمونەیەکت لایە زیندوو بێ کە بیرت بێ جۆرێک لە زوڵم کراوە لە کەسێک لە کاکە با زۆر نەڕۆی من ناو نابم یعنی خەڵکمانەیە دکتۆرێکی زۆر ناسراوی ئەم شارەیە هاتووە باسی کەتی تەندروستی کردووە یعنی دکتۆرەکە هی ڕۆژنامە نووسە با بزانی یعنی هاتووە باسی ئەمە کە ئێستا لە محکەمە ئەکرێ پێم خۆش نێناوی بەرمە یا پێیەکی زۆر تەمەنی هەیە پێشمەرگی کۆم بووە یعنی کەسێکە حەزەکەی لەگەڵە دانیشیت و ئەو مشکلان چارەسەرت بۆ بکە لە ڕووی چوزارم ئەو پسپۆری خۆی ینی هەر قسەیە زەرری بێ بۆ پەسەکە ئەمانی کێشەکە بزەبت یعنی ئەڵین ئێمە ئەمەمانوێ بە محکەمە ئەڵین کاکە ئەم پیاوە هاتووە ڕێی خۆی دەربڕیوە لەسەر بەشێک لە ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی لەسەر کەرتێکی دیاریکرا و قسەی کردووە پسپۆری خۆیەتی هاتووە قسەی لەسەر کردووە ئەمە بۆ محکەمە بکرێ ئەها من پێ عەرزم کردی محکەمە جارێکە داوای بەڵگای کاتە بە پێ یاسانی کە هەمانە ئەلەگەرم شتانە وایە پێم ئەم کاکە ڕێی خۆی دەربڕیوە جا بۆیە بەڕاستی هیچ وەکوڵێ کە شتەکانەکەوێتە سەر بابەتی جددی و تۆ بتەوێت لە بابەتی ڕخنە بگری لە بابەتی گەندەڵی لە بابەتی چوزانم ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تێگا بێ کەسێک عسکەریە تۆ قسەی لەسەر بکەی ئەو بابەتانە وای لێ دووە یانی کاکەی مە لە کاتی شەڕی داعشە بیرمان نەچێ وای هەرچی بەرەکانی شەڕ و بانە گواستینەوە ئەی باش ئەمنی ئیقلیم بۆ لە خەتەرانە بوو لەو کاتەیە بەڵام سەحەفیە بێر قسەیە بکا شتێ بڵێ یە دەڵێ مە کاکە بە جۆرە جۆرەکان شتێکی بۆ دروستەکەن نەخێر چ شک و گومان تێدۆنینە هەر دەستهەڵاتێکە کە دڵمێ بکات و دژی ئازادیە خەلکی بیتن بۆ ڕێی دەربڕینێ کە خەلکی سەرکوت کەتن ناغبن ئیلا ئەو ئاخفتن نەبیتن ئەوەوە دبێتن ئەپڕاستی ئەبە کۆرەسۆتە ئەو دەستهەڵات ئەو حکومەت ئەو کەس و ئەو لایەن ئەبسەر خودۆتی نەخوارێ چونکە دەبیتە چ دەبیتە دڵم وەختێ تو منع کەسێکی دکەی ڕەیا خۆ دەرببریتن ئۆخفنە خۆ ببێژیتن ئەوە دلێ خۆدا فکرا خۆدا ئایدۆلۆژیا خۆدا دەربێخیتن تو وەنەکەی ئەپڕاستی دێوەلێهێت دشي دي فترة كنترول فترة بس دي رب العالمين في قضية باقين تبا ودي خراب السرواش كي تبا ودي رب العالمين النوف باتن چون كما ديت يعني اگم بر خوب دينا تاريخ مجوية هم سردمي كفن كبيشي نوكا دائما دست حالات دار ظالم و ستمکار خلق خوی تپسر کری و نکریه ات آزاد بن که رأی خود در ببرن یان برانبری خرابی و فساد و ظلمه راوستن و نکریه یه سرکوت کرین إلا خود تعالى يت عقوبة داين ورب العالمين يتناف برين والسردمي أمت دارجين
سردەمی ما ئەوی عسرێک و ئەم تێداژین بەرە خوب دەناوە دەولەتێت یەت عربی بهۆرە عربی چ لێوات خر سەبەب چ بوو نەتیجە چ بوو سەبەب ئەو بوو ئەو ظڵم و تعدایی و خراپیا واتکری و حەق و مافێ شعب و ملەتێت خوخاری و قبیل نەتکریش کە کەس بەرگریە خوب کەتن و کەس دیفاعی خوب کەت و کەس ڕای خود دەرببڕیت بەرامبەری وێ فەسادێ یان بەرامبەری وێ ظڵمێ یان بەرامبەری ئەوێ حەق خۆرنێ حقیقت دخوم و خوکر که بدنگ با دعوة حقی خونکی اوه کارسات جریمه ات نظام رب العالمین دا و ظلم که مظنم و خود تعالی ایلا دلنا بتر و رب العالمین امر کتن ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون لە گەرمیانەوە بۆ کوێستان تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان لەسەر شەقام سەلماندیان کە دەنگێکی ناڕازی بەهێز هەیە دژی دەسەڵاتی پارتی وەکێتی ئێستا ئەوەی ماوەتەوە تۆی هاوڵاتی و تۆی دەنگدەر و تۆی ناڕازی و تۆی موچەخورا و نیوموچەکرا و لە سەر سندوقەکانی دەنگدانیش بە هەمان شێوە سزای سەبەبکارانی ئەم دۆخە بگرن تا بەرنامە و بە یەکگەیشتنەوە و دیدارێکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکات.